بەڵێوەرزان سکرتێری گشتی ناتۆ و بەرپرسی سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپا سەردانی ئەنقەرەی پایتەختی تورکیایان کردووە بە پێی زانیاریەکان هەردوولا باسییان لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆر و پەڕینەوەی پەناخوازان کردووە. بۆی زانیاری زیاتر بزانین پەیامنێرمان بەرزان حەسەن لە بڕۆکسل لەگەڵمانە. بەرزان سڵاوت لەبێ، ئاجەندای سەردانەکەی ئەو دوو بەرپرسەی ئەوروپا بۆ تورکیا چیە؟ چ زانیاریەک لایەوە هەیە؟ باڵە دیارە دوای شەوی کوتەداکەی 15 تەمووزی تورکیا بۆ یەکەم جار دوێنێکە ڕۆژی پێنجشەم دوو بەرپرسی باڵا یەکێتی ئەوروپا سەردانی تورکیایان کردووە. یەک لەوانە جونس ستۆلنبەرگ سکرتێری گشتی ناتۆ، هەروەها لەلایەکترەوە فرێدریکا مۆرگێنی بەرپرسی سیاسەتی دەرەوەی خارجی یەکێتی ئەوروپا. ئەم دوو بەرپرسە لە دوێنەوە دیارە سەردانی تورکیایان کردووە، وەکو لە پێیجی تایبەتی خۆیان لە تویتەر بڵاویان کردوتەوە کە ئامانجی ئەم سەردانە بۆ ئەوەیە کە ئەوان هەڵەسن بە ئەنجامدانی چەند دیدار و کۆبوونەوەیەک لەگەڵ بەرپرسانی باڵای یەکێتی ئەوروپ ببورن. بەرپرسانی باڵای تورکیا لەوانە دیارە لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا کۆ دەبنەوە، هەروە لەگەڵ سەرۆک وەزیران و هەروە سەرۆکی پەرلەمانی تورکیاش کۆ دەبنەوە، کۆبوونەوە ئەنجام دەدەن. دیارە هەر ئەمڕۆ دیارە سەلەبانی ئەمڕۆ فرێدریکا مۆرگێنی پێش ئەنجامدانی دەستپێکردنی دیدار و کۆبوونەوەکانی دیارە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیە باسی بە هەمان شێوە باسی ئامانجی کۆبوونەوەکەی کردووە، باسی لەوە کرد کە ئەوان لە ئێستادا ئومێد دەکەن کە پرۆسەی ئاشتی لە نێوان کوردەکان و هەروەها لە نێوان تورکیا دەست پێ بکاتەوە. هەروەها دیارە هەر بەپێی پەیامەکەی ئەو دوو بەرپرسەی باڵای یەکێتی ئەوروپا کە لە پەڕەی تایبەتی خۆیان لە تویتەر بڵاویان کردوتەوە، ئەوان هەڵەسن بە سەردانیکردنی ئەو شوێنانەی کە شەوی کودەتاکە کودەداچیەکان هەڵیان کوتا بۆ سەر چەند شوێنێک وەکو پەرلەمان و هەنێ شوێنی ترکە تێکدرابوون. بە شێوەیەکی مەیدانی ئەم دوو بەرپرسە سەردانی ئەو شوێنانە دەکەن. لەلایەکترەوە دیارە ئەمەوێت باز لەوە بکەم هەر ئەم دوو بەرپرسە لەگەڵ بەرپرسانی باڵای تورکیا باز لە هەماهەنگی و هاوکاری لە نێوان هەردوولا دەکرێت دوای کودەتاکەی تورکیا. هەروەها ئەم دوو بەرپرسەی باڵای یەکێتی ئەوروپا باسییان لەوە کردەوە کە ئەوان بە هەموو شێوەیەک ئیدانەی کودەتاکەی کودەتا سەربازەکەی تورکیا دەکەن و لە ئێستادا تورکیا و هەروە ئەوروپا لە هەماهەنگی یاخود هاوکاری زیاتری یەکتری دەکەن بۆ چەند پرسێک. لەو پرسانە دیارە پرسی ڕوبەڕووبوونەوەی تیرۆر کە لە ئێستادا دیارە وەکو خۆتان ئەزانن تورکیا ئەندامە لە پەیمانی باکووری ئەتڵەسی ناسراو بە ناتۆ، هەر بۆیە ناتۆ چەندین جار باسی لەوە کردووە کە ناتۆ شانبەشانی تورکیا هەڵەسێت بە هاوکاریکردنی تورکیا بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر. لەلایەکترەوە پرسی پەنابەران لە ئێستادا هەرچەندە ئەمساڵ بە بەراوەگەڵ ساڵی ڕابردوو هاتنی پەنابەران بۆ ئەوروپا زۆر کەمی کردووە، بەڵام دیارە هەردوو لە بەرپرسانی ئەوروپی و هەروە تورکی تاکیدیان کردوتەوە لەسەر ئەوەی کە پێویستە هەردوو لە ڕێگە بگرن لە هاتنی پەناخوازان لە ڕێگای دەریای سپی ناوەڕاست. هەردوو لە تاکیدیان لەسەرەوە کردوتەوە پێویستە سنوورەکان دابخرێن. لەلایەکترەوە دیارە بە تاکید وەکو باسم کرد بەدەر لە پرسی تیرۆر و هەروە بەدەر لە پرسی پەنابەران دیارە پرسی پرۆسەی ئاشتی دەستپێکردنەوەی پرۆسەی ئاشتی لە نێوان تورکیا و کوردەکان دیارە ئەمەش پرسێک دەبێت کە بەرپرسانی ئەوروپا داوا دەکەن لە هەردوو لە پێویستە ئەم پرسە بە شێوەیەکی ئاشتیانە چارەسەر بکرێت نەوەک شەڕ. مەڵێ بەرزان سوپاس بۆ زانیاریەکانت.